زۆر خۆشە بۆ خەرچەخانە. ئەوە پلەنەنووش دیر خۆشە بە مێهرەبانی. چ تێ لە مێهرەبانی چ دیت؟ والله عالەمێکی زۆرم دیت ئەلحەمدولله هەموو بە خێر و سەلامەتی دەرچووینە. بەرەکەتی خودایە. ئەو دکتۆرە خوا متعالە هیدایەتی دایە لە دنیا و لە قیامەت. خی گەورە عاقبەت خێرمان بکات. نەخۆشیەکەی بەردی زەرداریە و پلەنەنوو عەمەلیاتمان لێ کرد ئەلحەمدولله ئێستا زۆر باشین. الحەمدولله. لەخوای دەستزیادی. الحەمدولله. چ تێ لە بۆ خێرخوازانی کە پارەی خێرانیەتی ئێرە دروستمان کردیە؟ والله گەرەک مێشکم ناچە سەرخۆ نازانم چ کردی و چ نەکردی. ئەدی ئەلەگەر ئەحمەد نووری بینت کووە؟ والله زۆر باشە. کەیف پێ دێن؟ کەیفم بەخوای دێ بە حەو مسلمانێکی دێ. ئەلەگەر ئەحمەد نووری بینت کووە؟ والله باشە. ئەوە کوڕی کستەوە نییە؟ بە. ئینشاءالله ساغ و سەلامە دەویتن. الحەمدولله. ئەمەش دڵمان خۆشە کە ئیسفادە دەکەن لە مێهرەبانی. ئینشاءالله خدا هیدایەتت دەدا. ئەوگە بەرەکەت لە بۆ ئەو هەولێرەیە. خدا هیدایەتت دەدا لە دنیا و لە قیامەت. ئەتو پێم برێت لە گەنجیەوە چەند سەرۆکت ببیرە؟ ئاخر یەکەمیان ئەوەی کە لەبیری بچیانە عەبدولکەریم قاسم لەبیرە؟ عەبدولکەریم قاسم. عەبدولکەریم قاسم زۆر بار بوو لە کوردستانی. ئەتو لەبیرتە؟ بە حەسەن بەبوو. حەسەن لەبیرتە. لەوێندەوە لەبیرتە. ئاجا ئەم شتەش بە پلە نەنوورە. خەریم قاسم خەستەخانەی جمهوری دروست کرد. سەدام حوسێنیش خەستەخانەی ڕزگاری دروست کرد. دلێرشینەش خەستەخانەی مێهرەبانی دروست کرد. ئەتو لە عەمان نازیحتری. خی گەورە عاقبەت خێرمان بکات. لە عەمان نازیحتری. تا دەست خۆش بی.